بۆچی لەم کاتەدا هەولێر پێویستە حکوومەتی کوردستان داوای ڕوونکردنەوە لەو لایەنانە بکات کە لە بەغداوە هاتن و ئەم هەوڵە خراپەیاندا. پرسیارێک دێتە پێشەوە کاتێک گروپگەلێکی گەندەڵ کە زیاتر لە 20 ساڵە بازرگانی بە خاک و خەڵکی عێراقەوە دەکەن، بە تایبەت ئەوانەی هاوتەری بن لەگەڵ بەرژەوەندیەکانی بەرەیەکی دیاریکراو لە ژێر پەردەی پشتیوانیکردن لە مافی مامۆستایان هەوڵ دەدەن سەرنجیان لەسەر هەولێر چڕ بکەنەوە. ئەمە مانای چییە؟ لە ئاستێکدا استراتیژێکە بۆ دوو پاتکردنەوەی دەسەڵات و کاریگەری گروپگەلێکی ئاراستەکراو لە بەرامبەر پاشەکشە ناوچەییەکانیان، بە تایبەتی کە گۆڕانکاریەکانی لوبنان و سووریا ئەوانی لاواز کردووە. لەم کاتە گرنگەدا کەسانێک کە خۆیان لە سەڕەی لاداندان هەرێمی کوردستان بە ئامانج دەگرن، ئەمەش وەک کارتێک بۆ تووپاتکردنەوەی هەژمونیان لە ناو عێراق بەکاردێنن. من باس لە حەق و ناحەقی داواکاریەکانی مامۆستایان ناکەم، لێرە خۆم ناخەمە ناو ئەم پرسەوە. ڕووکارە سیاسیەکەی دەبینم، میوانەکانی خێمەکە دەبینم، ئەو میوانانەی بەجددی ڕزاگران و دێن مزایدە دەکەن. جگەلەوەش گروپگەلێک بە گرنگیدان گوایە بە مافی مامۆستایان پرسەکە بە شێوەیەک دادەڕێژنەوە کە ئامانجی دیکەی لە پشتە. ئامانجەکانی ئەم مانۆڕە سیاسیە بەرچاون. ئەگەر گروپە نەیارەکانی عێراق لە هەوڵەکانیان بۆ ناسەقامگیرکردنی هەرێمی کوردستان یان گواستنەوەی سەرنجی نەرێنی سیاسی دەرەوە بە تایبەتی خۆرئاوا با قازانجی بەغدا سەرکەوتوو بن، ئەوە دەکرێت لێکەوتەی درێژخایەنی بۆ سەقامگیری هەرێمی کوردستان و عێراق هەبێت. ئەم جۆرە هەوڵانە دەشێت ببنە هۆی دروستبوونی گرژی و ئالۆزی لە نێوان حکوومەتی فیدراڵ لە بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان، کە ئەگەری هەیە ببێتە هۆی نوێبوونەوەی ململانێ یان قەیرانی سیاسی و دارایی. دووریش نییە ئامانجێکیان لە بینبردنی لێکگەیشتنی نێوان بەغدا و هەرێمی کوردستان بێت، بۆیە پێویستە حکوومەتی کوردستان داوای ڕوونکردنەوە لەو لایەنانە بکات کە لە بەغداوە هاتن و ئەم هەوڵە خراپەیاندا.